ئێمەش زۆر بە چاوێکی قەدر و احترام و بڕوانینە ئەو کەسانی ترکە لە وەرخاتری خۆی پەروەردگارە گیرێن. کەوابوو یەکەم دڕدۆنگ مەبە، بەدگومان مەبە بەرامبەر بە خەڵکی لە نەتیجەی ئەوەی کە ئاسایشە دەستگایەکی سیخوڕی و ئەلمانی یان لادینیە گوای پێوتویتەوە بۆی بتخاتە سەر گومان، چونکە ئەوانە نوامان لێکن کە گومانمان بۆ یەکتر گومانی باش نەچێ. هەموو لەسەر مستەوای جەمعی مەسەڵەن کابرای کۆمەڵ وا لێکن متمانە بە مەدخەلیەک نەکا، مەدخەلیەکان کۆمەڵ مەدخەلی والەیەکەن کە متمانیان هیچ لەسەر دیندارەتی یەکگرتو نەمێنێ، کابرا یەکگرتو والەیەکەن حەقی بەسەرەوە نەوێت کە فکرێکی جیهادی هەیە، دوورەکەونەوە لە یەکتری دژمن ئاوا پەرتەوازەی کردن و دەرەقەتی هەمومان دێ. ئەجونە هەر هەموو حیزبە عەلمانیەکان کۆکەیتەوە ناکاتە ژمارەی نوێژخوێنەکانی مزگەوت لە ڕۆژی جومعە. لەبەرەوە من واتە سەورەکەم یانی ئەبێ یەکەم ئەم بەدگومانیمان بەرامبەر بە یەکتری کەم کەینەوە. ناژڵم بە حەزەر نەبین، بە حەزەرە بین لە یەکێ کە زانیمانەوە کابرا خۆی بادا پێەوەی لای ئێمە خۆ ئاسایشەکان وانی تر سمێڵ بابڕم خۆیان فشەکەنەوە کوچۆن جاران ئەمنی بەعز دەماچکەی خستە سەرسمتی و لەولا شاقلی چاکتەکەشی لا دەبووی خەڵک بیبینی، یان لە چاخانەیە لە شوێنێکی تاریک دانیشت عینەکێکی ڕەشیشی لە چاوە کرد بۆی خەڵک سەیری چاوی نەکەن بزانن لە چووە خەڵگێ بینی. ئێمانە شەروان هەوێکەیت پیشانەدا ئەڵێ وا پێت دەڵم هاگار لە خۆت بێ داعش و مەعەش نەبی ئاوەتە من ئاسایش. ئەمان کەرام جێلە هەر هیچ شتێکی لابازمە، هەر ڕەفیقایەتیشی مەک لە کۆڵانێکەوە تۆ بچەرە کۆڵانێکی تر. ئێمە باسمان لەو کەسانەیە کە هەستیان بۆ کۆمەڵکاریەکە ئەجوڵێ، حەزیان لە کۆمەڵکاریەکەی معجیب یا سەرسامیشن بە ڕەوتەکە یا بە مامۆستاکرەکاریان بۆ ئەدەبیاتانی کە بڵاومان کردوونەوە. لەبەرەوە نابێ ئەم ئەسڵە چاکە بە بەدگومانی لە دەست دەین. پاشان هاتوچۆکردنی لە مەدای 6 مانگای ئێمە هەموو شتێکمان بۆ یەکتری بۆ دەرەچێتەوە دڵسۆزین و ئەزانین بە خەمی یەکترەوە و برایەتێکی دینیە پارێزین و یەکتریمان خۆشە. ئەنجا کەوینە سەر ئەو داعوە فەردیە تاکە کەسێکە دوای ژەتوانین بخینە ئەو بازنانەوە ئیشیان لەسەر بکەین و لەگەڵ ئەمەشا تەبعاً تۆی ناسێنی بە کەسانێکی تر، مەسەڵەن تۆ هەر خۆت نابی و کاتە ئەمە بەسمە ئەگەر خۆت لە شوێنێک بووی بە تەنیا ئاوا ئەبن بە دوان، ئەوە ئەبن بە چوار. بەڵام ئەگەر خۆت لە شوێنێکی و تۆ پەیوەندیشت لەگەڵ من هەیە، لەگەڵ برایەکی تر هەیە لە خواروتر لەولاتر، پەیوەندەکان لەگەڵ ئەوانی شەڕاوێژەکەی تۆ زیاتر ئەتوانێت یارمەتی دەرت بێ و تێت گەێنێ ئینشاڵڵا.